خۆشەویستان جارێکی تر سڵاوتان لێبێ و ئەچمان لای تەوەری ئەمڕۆی پرۆگرامەکەمان قسە و باسەکەم لەسەر نوێترین بەرهەمی یەکێک لە خاتوونە دەنگخۆشەکان کە ئەویش خاتوو ئەمەل سعید کوردەیە کە لە ئێستادا نوێترین بەرهەمی لە ماوەیەکی نزیکدا بڵاو دەبێتەوە و بڕیارە ئەم بەرهەمە نوێی لە ڕۆژی خۆشەویستیدا بڵاو بکاتەوە. لا ڕێی سکایپەوە خاتوو ئەمەل لەگەڵ منە قسە و باسی زیاتر هەم دەربارەی ئەم بەرهەمە نوێی و پرۆژەکانی داهاتوو تریشیەکەین. سڵاوت لێبێ خاتوو ئەمەل، ئەم کاتت باش. باشتر بۆ ئێوە کوردستان خان، سڵاو لە تۆشیانی من. زۆر سپاس. ئازیزترینی ناوی نوێترین بەرهەمی تۆیە. من بەشێکم لە بەرهەمەکە بینی ستایلێکی زۆر جیاوازی هەبوو، ئەتوانم بڵێم لە هەموو کارەکانی تری تۆ جیاوازتر بوو. هەم ناوەکەیمان پێ بڵێ لە چێوە هاتووە و هەم بۆچیش ئەم ستایلەیە. بەڕاستی هونەرمەند ئەبێ هەمیشە پێویستە لە نوێبوونەوەیە بێ، دایما لە گەڕان بە دوای تازەگەریە بێ، چونکە گەر هەر لەو ستایڵە و هەم لە هەموو ئەو فرێمی خۆتا بمێنیتەوە بە بەردەوامی کەمێک گوێگر لێت بێزارە بێ. ئەم بەرهەمەیانی بە تایبەتم کردووە بۆ گەنجەکان، بێگومان گەنجانەیە لە هەموو ڕێیەکەوە، عاشقانەیە، پڕێتی لە دڵ و گڵ و ئەم شتانە. وەلەو کلیپەکانی تریشم خۆ باسی خۆشەویستی و عاشقم کردووە، بەڵام بەم شێوە گەنجانەیەنە، چونکەوە گوتم ئێمەی هونەرمەند ئەگەر هەمیشە لە یەک فرێمی هونەریدا بمێنیتەوە، ڕەنگە هەنێک لە گوێگرانت بتۆرێن، ڕەنگە هەنێک لە گوێگرانت چوزان داوای تازەگەری لێکن. دنیاش پڕێتی لە تازەگەری لە نوێبوونەوە، بۆیە ئێمەش پێویستە هەنێک جار خۆمان بدەین لەو نوێگەریانە. ئاوازێکی زۆر ناسکی جوانی هونەرمەند ڕۆژکەریمە، چونکە دابەشکردن و میوزیک و کۆرد و ئەو هەموو شتە جوانانەی کە لەو مۆسیقای گوێتان لێیە هونەرمەند ڕۆژکەریم دایناوە. لە هۆنراوە جوانەکانی کاکە مازیار فایقە ئازیزترینی، چونکە هەم کاکە مازیار کە کوڕێکی گەنجە، شاعیرێکی گەنجە، هەمیشە بە دوای نوێگەریە ئەگەڕێ، ئەویش بە هەمان شێوە و هونەرمەند ڕۆژکەریمیش بە هەمان شێوە. بەڕاستی منیش هەنێک جار خۆمەدەم لەو نوێگەریانە، وەلەو ڕەنگە هەنێک لە گوێگرەکانم پێیان خۆش نەبێ، بەڵام ئەم جارە بە تایبەتی بە ڕەنگ و دەنگ و بە ستایڵ و بە هەمووی زۆر گەنجانەیە بۆ گەنجەکانمان کردووە کاکە گیان. خۆت ئاماژەت بۆ کرد کە تێکستەکە تێکستێکی زۆر ناسکا و زۆر تایبەتە، بەڵام ئەی شێوازی با بڵێن ڕێخستنی قژت و هەروەها ستایلی جلوبەرگەکەت ئەمەیان کێ بۆی داناویت؟ لە ڕاستیە ئەوەش هەر بیرۆکەی خۆم بوو، پێم خۆش بوو کە ئێمەی هونەرمەند بۆ نوێگەریە گەڕین، مەرجنیە هەر لە ستایلی گۆرانی وتنەکە بێ، ئەبێ بە دەنگ و ڕەنگ تۆ بۆ گەنجیەکەی ئەبێ کەمێک چۆنەڵی ستایڵەکەش گەنجانە بێ، هەروەها ئەبێ ستایڵەکەت کە باسی نوێگەریەکەی نوێ بێ. من هیچ کاتێک بڵێن بە قژی لول و ئەمانەوە هەبێ، ڕەنگە هەبێ، بەڵام هیچ جارێ بە وێنەی ئەم جارە نەبوو، یعنی قژەکەم زۆر لول و جوان بوو. ئیتر ئەوەش پێم خۆش بوو بۆ قژوولەکانیشی تیاوێ ئەم جارە. زۆر باشە. خاتوو ئەمەل، ئێستا پرسیاری ئەوم لەلا دروست بوو کە ئایا تۆ وەکو هونەرمەندێک کار لەسەر ئەوەکەی کە ژمارەیەک بەرهەم لە یەک کاتە ئامادە بکەیت و ئامادەیان بکەیت بۆ بڵاوبوونەوە، یاخود بەرهەمێک بڵاوەکەیتەوە دواتر کار لەسەر بەرهەمێکی نوێیەکەیت؟ لە ڕاستیە ئەمە یەکەمین جارە لە کورساتەوە باسی کەم، ئینشاڵڵا ئەوە نزیکەی 2 ساڵە سەرقاڵی سیدیەکەم، ئەوە بەجیا کارە نوێەکانە کە زۆر نوێن کە ئەڵم نوێ ستایڵە نوێەکانە، نامەوێت زۆر لەسەری بڕۆم، ئەوە یەکێکە لەوانە، بەڵام چەند بەرهەمێکی ترم لە ماوەیە ئامادەیە و ئامادە دەبێ ئینشاڵڵا لە داهاتووە. پێم خۆشە جارجارە ئاوا بە سنگڵی با بڵین دانە دانە بخرێتە بەردید و گوێگرانم، با چۆنەڵی من لە مێژە یعنی کارم وا بۆ پڕیە نەکردووە. ئێستا من با بڵێن لە 2024 دوو بەرهەمم هەبووە، ئەمساڵ بەنیازم ئینشاڵڵا چەند بەرهەمێکی تر بکەین. ئیتر بەڕاستی تۆزێ وەکو جارەکە تریش باسم کرد، سپۆنسەر کەمێک ڕەوڕەوەی کارەکانمان خاوە کاتەوە، بەڵام ناچاری ئێمەی هونەرمەند زۆر بەمان باسی زۆری ناکەین، باسی کەمینە ناکەین، زۆر بەمان
ئەو گروپانین چۆنەڵێ گەری لە فیلم میکر هەیە کە ئەوانی خۆی عادەتەن بودجەی فیلم دروستکردن ئەبێ لە $100,000 و ئەمانە بێ ئەگەر لەوە کەمتر بێ پێڵەن بودجەیەکی فەقیرانێ ئێمە هەر زۆر لەوەش کەمترمان بەدەستێ بڵێن من وەکو خۆم کە بە تارکی چۆنڵی بەس يعني بەتەنها هونەرمەند کارەکەم زۆر بەجێتەکەم لەوە کەمترە بەڵام وا بەواجبی ئەزانم لەو چۆنەڵێ لەو کۆمەڵە هونەرمەندەی کە لە سەردەمی منا و لە پێش منا و لە دوای منا کۆمەڵە هونەرمەندێک دەرکەوتن بەڕاستی زۆرینەیان لەبەر بێبوجەی ناتوانن کار بکەن بۆیە پێم خۆشە من لەو جیلە بەشی خۆم بهێڵمە بۆی کەسی نەمنی بێچێتەوە نە هاوڕێکانی منی بۆی بزانن چه سەردەمێکی بەڵێ بەڵام لەگەڵ هەموو ئەو کێشانەی کە باسی شت کرد تۆ یەکێکیت لەو خانمە هونەرمەندانەی کە هەر لەم ساڵدا چەند بەرهەمێکی نوێت بڵاو کردوێتەوە ئەوەش جێگای دەستخۆشیە بێگومان و چۆن کار بۆ ئەوەکەی کە سیدیەک کە پێک دێت لە کۆمەڵێک بەرهەم بڵاو بکەیتەوە بەڕاستی ئەوە من بۆ سپۆنسەر لە مێژە ئەگەڕێم بەڵام من چۆنەڵی هەر بە فەقیری خۆمان باوا بڵین چونکە تۆ لەم ڕۆژەیە کار لەگەڵ هەچ کەسێکاکەی ئەبێ بودجەیەکی قەبەت هەبێ من ناتوان بودجێ قەبەی کەم یعنی بۆ دانێم بەڕاستی بەڵام وەیە لێتان ناشارمەوە دەخیلێکی بچووکم بۆ داناوە ئەگەر بڵم هەفتانە مانگانە ئەوەی چۆنەڵی بێتە دەستمەوە ئەی خەمە دەخیلەکەوە هەر جارێ و کە بزانم تۆزێک کۆبووەتەوە تراکێکی پێتاوە کەم یعنی ببورن ئەمە چۆنەڵی پاڕانەوە نییە ئەمە هیچ شتێک نییە بەڵام باسی لەو معاناتانەی هونەرمەند دەکەین کە چۆن بەرهەم بە بەرهەمێنن ڕەنگە هەنێک لە یۆگرەکانیشمان بڵێن جابۆیکەن بەڕاستی زۆربەی کات ڕوبەڕووی ئەم پرسیارەژە بینەوە بەڵام ئەگەر من نیکەم و هونەرمەندی تر نیکەن و نازانم کێتر یعنی گوێگرەکانمان گلەیمان لێکن کە ئەڵە مەیدانەکەتان بەتاڵ کردووە زۆر کاری تر ئەکرێ بۆی ئێمە پێمان خۆشە وەکو ئەم جیلەی خۆمان کۆمەڵێک کار بکەین لە ناوەڕاستی چۆنەڵی لە مابینی هەم لەم گەنجانەیە بێ هەم لە سەردەمی خۆمان کەسمان لێ زویر نەبێ بەر حاڵ بۆی گوێگری زیاتریش ڕاکێشین بە لای خۆمان کە ئێمە بە ئەکادمی تر کار لەسەر ئەم شێوە چۆنەڵی ئەم بابەتە نوێیانەژەکەین ئەم ستایڵەت نوێیانە زۆر باشە حەزەکەم زیاتر لەسەر ئەلبۆمە نوێیەکەت بمێنینەوە کە ژمارێک بەرهەم لە خۆگرێت ئەوە لەکوێ تۆمارە کرێت و چەندێک لەو بەرهەمانەی ناو ئەلبۆمەکەتەکەیتە ڤیدیۆ کلیپ جارێ بەڕاستی بۆ کلیپ ئەویان زووە با جارێ تۆماری هەموو سیدەکە تۆمار بکەم تراکەکانی تۆمار بکەم چەندانەیەکمان حازرە بەڵام هێشتا چەندانێکی تری ماوە یەکێ لەوانە کارێکی بۆ یەکەمین جارە لێرە بیڵێم هۆنراوەی خاتوو کنێر عەبدوڵڵا یەکێک لە هۆنراوەکانی لە کتێبە جوانەکەی کە پێشکەشی کردم بەڕاستی هۆنراوەیەکی جوانی وەلو هۆنداوەیەکی کورتە بەڵام کارێکی زۆر جوانی بە جاز ستایل کردومە بڵێن بەڵام لەسەر تەرزی کوردی خۆ ئەبێ ئێمە ئەم ستایلانە کە لە ڕۆژ ئاوەوەرەگرین ئەبێ تۆزەبی کوردێنین بۆی زیاتر گوێگرانی گوێگرە کوردەکانمان تەقەبولیکەن لەبەرەوە ئەویانم ئەو سیدێم بەڕاستی زۆر سپێشەڵە بڵێنێکێ لە هۆنراوە جوانەکانی مامۆستا بەرزان هەستیار بەڕاستی بۆ یەکەمین جارێ لێرە ئێڵم وەلو تۆ کۆمەڵێم فاجعەت پێتەقانمەوە نەبووە باسم کردایە بۆ یەکەمین جارە بە هەمان شێوە بڵێن ئەمانەی کە باسم کردن هەموو یەکەمین جارە و یەکەمین چۆنەڵی پەیوەندیە کە کارەکانمان کردووە ناببورن بەرزان هەستیار من و کاتە پەیمانگەی هونەرە جوانەکان بووین زۆر لە هۆنراوەکانی مامۆستا بەڕێزەکان بە کۆڕاڵ و تومانە بەڵام بۆ یەکەمین جارە هۆنداوەی بەرزان هەستیار مامۆستا بەرزان هەستیار بە کارێکی جوانی مامۆستا دلێر حسێن ئامادە بێ چەند کارەکان لێرە ئیشەڵا لە لەندەن زۆری نەمان تۆمار کردووە بەڵام نقشە بێ لەوانەی تریش بەردەوام بێ ئیشەڵا ئەگەر بتوانین و سپۆنسەرم دەستکەوێ بەڕاستی وا بەنیازیم ئەبێ لە چۆنەڵی کرسمسی ئەم ساڵ چۆنەڵی لە مانگی 12 ساڵی داهاتوو حازر یعنی ئەم ساڵ لە مانگی 12ەکەیە ئامادە بێ ئینشاءڵڵا ئیتر ئەگەر بتوانین چونکە سیدی ئەوە 2 ساڵە من خەریکیم بەڕاستی ئینشاءڵڵا تاو کاتە ئامادە بێ زۆر باشە خاتوو ئەمەل زۆرێک لەو هونەرمەندانەی کە لە تاراوگە ئەژین کێشەی ئەوەیان هەیە لە کاتی تۆمارکردن بۆ نمونە ستودیۆی گونجاویان دەست ناکەوێت یاخود زۆر کێشەیان تووشە بێت لە کاتی بەرهەمهێنانی بەرهەمێکی نوێ یان ئیشکردن لەسەر بەرهەمێکی نوێ تۆ ئەو پەیوەندیت
لەگەڵ کێ دروست کردووەوە کێن ئەوانەی کە زۆر هاوکاری تۆن لا بەرهێنانی کارەکان تا لەوێ؟ لە ڕاستیە لێرە ئەتوانین مەرجنی هەروانی کە کاریان لەگەڵاکەین کورد بن بەڕاستی مەسەڵەن ئێستا ئەم بەرهەمە ئازیزترینی ئێمە لە سوید لە لای هونەرمەند ڕۆژکەریم یعنی سەفەرم کرد بۆ سوید لەوێ تۆمارمان کردو بەڵام بۆ تەسویرەکەی نەمەتوانی لەوێ بمێنمەوە ئەشمیست بە تازەی حازر بێت چۆنەڵی کوردەکەی لە گەرم و گوڕ بێ بۆ ڤەلەنتاین حازر بێ کە گەڕامەوە لە گەڕانەمە ئەمە 1-2 هەفتەیە سەرقاڵین ئەمە لە کۆتا مرحلەکانی مۆنتاجە ئیشاڵڵا بە 1-2 ڕۆژ پێش ڤەلەنتاین لە یوتیوبی خۆمەوە پۆست دەکرێ و هەچ یعنی پێشکەشێکم بە هەموو کەناڵەکان بێجیاوازی بەڵام وەکو یەکەمین قسە و باز لەسەر ئەم بەرهەمە کورساد یەکەمین کەسە زۆر سپاس بۆ گرنگیدان بە کارەکەتان. سپاس بۆ تۆ خاتو ئەمەل. ئەمە کۆتا بەرهەمی تۆیە جگە لە ئەلبۆمەکەت کە باست کرد کە خۆتوا بڕیارت داوە کە لە کۆتایی ئەم ساڵدا ئەو ئەلبۆمەشت ئامادە بێ ئەی لەو نێوەندەیە هیچ بەرهەمێکی تر هەیە کە پێشکەشمانی بکەیت وا بڵاوی بکەیتەوە؟ ئیشاڵڵا ئەگەر تەمەەن بوار بدا و ئیشاڵڵا کارەکان کار ئاسانیمان بۆ بکرێ و دنیا خۆش بێ و هیچ ناخۆشی ڕوونەدا ئیشاڵڵا دوو بەرهەمی ترم وەکو جەژنانەی جەژنی قوربان و ڕەمەزانیش ئامادەیە ئیشاڵڵا بۆ هیواین کارەکان کار ئاسانیمان بۆ بکرێ سپۆنسەرمان دەستکەوێ چوزانم دنیا خۆش بێ کە هەموو کەس دڵی خۆش بێ هیچ کێشە نەبێ ئیشاڵڵا دوو بەرهەمی تر ئامادەیە بێ لەو سیدیە. دەستەکانت خۆش بێ بە هیوای کاری زیاتر و کاری جوانتر خاتو ئەمەل سعید کوردە جارێکی تر سپاس دەکەم. سپاس بۆ کاتەکەت.